ڕێکخراوانی کە ئەمڕۆ لە هەڵبجە توانیویانە ئەم گربوونەوە بکەن و بتوان فشار بخەنە سەر ئەوەی کە ئەم دیاریدەیە کە لە ناو کۆمەلگای ئێمە ڕوویاوە وەکو دیاریدەیەکی کوشتن ژن پیاوە کوژێ پیاوەژن ئەکوژێ بۆتە هۆکارێکی دەرونی بۆ زۆربەی و ئایلانەی کە شەوانەیان ڕۆژانە لە تیڤەکان نابینین هەوانەی ناخۆشە بینین لە ڕاستی ئەمە کاریگەریەکی زۆری دەرونی بۆ خەڵکە هەیە ئەمەش هۆکاری ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی یاسا سەروەر نەبووە ئەگەر یاسا سەروەر بێ و بەدواچوون هەبێ بۆ ئەم حاڵەتانە بەڕاستیمانە دووبارە نابێتەوە کراوە یاسا ینی بەدواچوونیان کردو بەڵام بەپی پێویست نەبووە پێویستە فشارێکی زۆر هەبێ لەسەر ئەو ئەوانەی کە دەستە باڵان بۆی بێنە دەنگ بۆ ئەمانەی کە جاریکە کوشتن و بڕین لە ناو کۆمەلگای ئێمانە بێ ئەم دیاریدێکی زۆر ناشرینە پێویستەکە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان نەک تەنها هەڵەبجە هەمویان بێنە دەنگ و فشار بخەنە سەرەوەی کە ئەم دیاریدەیە بنەبڕ بکرێت و لە کۆمەلگای ئێمان نەمێنێت جێگەی داخە کە ڕۆژانە ئەبیسین ژنە کوژرێ پیاوە کوژێ ئەمانە هەمووی بۆتە حاڵەتێکی دەرونی بۆ کۆمەلگای ئێمە ئەمە چالاکیێکی زۆر پێویستە هیچ نەبێ هەریەکە لە ئاستی خۆمان هەست بە بەرپرسیارەتی بکەین هەوڵ بدەین ئەوەی کە ئەرکە لەسەر شانی خۆمان ڕوبەڕووی ئەم حاڵەتانە ببینەوە ڕەنگە ئەمە ببێتە دیاردەیەک ئەم حاڵەتی خۆکوشتن و هەروەها حاڵەتی خۆکوژی و ملکێشان بەرە و دیاردەی دزی و هەندێ لە تاوانەکانی ترکە وردە خەریکە پەل بۆ ئەوە ئەهاوێژێکە بەڕاستی بێ بە دیاردەیەکی گەورە و بەربڵاو و ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە تاکەکانی کۆمەلگا بەرەو لە خشتەبردن و بەرەو حاڵاتی زۆر خراپتر بەرێت ینی هەر کەسە و لە ئاستی خۆی گرنگی بە مەوزوعە بدات ینی هەر کەسێکمان لە ئاستی خۆمان بتوانین دەستبەرین بۆ ئەوەی هیچ نەبێ ڕوبەڕووی ئەم حاڵەتە ببینەوە ئینشاءالله هیوادارم ئەمە ببێتە فشارێک بۆ ئەوەی حکوومەت بێتەوە بەخۆیە کەناڵەکانی ڕاگەیاندن هەروەها سۆشیاڵ میدیا هەوڵ بدرێت هەر کەسمان لە ئاستی خۆمان بتوانین ئەمە بکەین بە فشارێک بتوانین ڕوبەڕووی ئەم حاڵەتانە ببینەوە.